پرسی دواترین پەرەسەندنەکان و چۆنەتی کۆتاییهێنان بە قەیرانەکان و بابەتە ژینگەییەکان و ئاسایشی خۆراک و قەرزی جیهانی و هەژاری و چەند بابەتی تریش لە کۆبوونەوەی ئەم ساڵی 2023 ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا تەوەرە سەرەکیەکانی وتارەکانی ڕێبەرانی و وڵاتانی ئەندام بووە. ئەم کۆبوونەوە ساڵانەیە لە بەرەگای سەرەکی نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک دەشێ وەک دەرفەتێکی گرنگ لی بڕوانرێت لەو ڕوانگەیەوەی ڕێبەرانی وڵاتانی جیهان لە یەک شوێندا کۆ دەبنەوە و زۆر جاریش ئەم کۆبوونەوەیە بە دیدارە دیپلۆماتیە خێراکان ناودێر دەکرێت. لەگەڵە بۆشدا کە تەمەنی نەتەوە یەکگرتووەکان پێی ناوەتە 78 ساڵەوە، بەڵام هێشتاش پرسیارگەلێکی زۆر هەن لەسەر کاریگەریەکانی ئەم ڕێکخراوە جیهانیە سەبارەت بە تواناییەکانی بۆ گەیشتن بە ئاڕاستەی گۆڕانکاریە خێراکانی کۆمەڵایەتی ئابووری ژینگەیی ئاشتی ئاسایش. لە کۆبوونەوەی ئەم ساڵی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا 4 لە سەرجەم ئەو 5 ڕێبەرەی وڵاتانی ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش ئامادە نەبوون. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی تری بووە ئاماژە وەک چاودێر دەڵێن ئەم ڕێکخراوە جیهانیە کراوەتە سەکۆیەک بۆ لێدوان و قسەکردن، نەک ئەوەی لێدوانەکانی ڕێبەرانی جیهان بکرێنە کارنامەیەک بۆ کار و ئەرشی داهاتوو لە پێناو ئەو ئامانجە باڵایانەی بایەخی جیهانیانیان هەن. لەبیرمان نەچێ بەریتانیا، فەڕەنسا، چین، رووسیا خاوەنی مافی ڤیتۆن لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکاندا. لەگەڵ ئەو هەموو کەم و کوڕیانەی هەن وەک چاودێر جەختی لێ دەکەنەوە، بەڵام هێشتاش داوایەکی ڕژ نەهاتۆتە ئاراوە بۆ کۆتایی هێنان بە کار و ئەرکەکانی ئەم ڕێکخراوە نێونەتەوەیە و دەشڵێن بەردەوامبوونی بە هەموو کوڕیەکانیەوە هێشتا باشترە وەک لە داخستنی ئەم سەکۆ جیهانیە. چاوی واشنتن لەم هەفتەیەدا تشک دەخاتە سەر وتاری 4 وڵات: ئەمریکا، تورکیا، ئێران، هەروەها عێراق. هەریەک لە ڕێبەرانی ئەم وڵاتانە بەرنامەڕێژی وڵاتەکانی خۆیان بۆ ئایندە خستۆتە ڕوو، بەڵام تا چەندێک دەتوانن ئەو بەرنامە و پلان ڕێژیانەی خۆیان بەجێ بگەێنن؟ وەڵامی ئەم پرسیارە لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. بەرنامە و ڕوانین بۆ جیهان بەشێکی زۆری وتاری سەرۆکی ئەمریکا بوو لە کۆنگرەی ساڵانەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا. لە جیهاندا ئاڵنگاریەکی زۆر دروست بوون و ئەم ئاڵنگاریانەش وەک کۆشکی سپی جەختی لێ دەکاتەوە، یەک وڵات بە تەنیا ناتوانێت بەرەنگاریان ببێتەوە. ئەمریکا هەوڵ دەدات بۆ جیهانێک کە ئاسایشێکی زیاتر و گەشەکردنێکی زیاتر و یەکسانیەکی زیاتریشی تێدا بێت بۆ هەموو خەڵک، چونکە ئایندەمان بە ئایندەی ئێوەوە بەسراوەتەوە. ڕێگەم بدەن دووبارەی بکەمەوە کە دەزانین ئایندەی ئێمە بەسراوە بە ئایندەی ئێوەوە و هیچ وڵاتێکیش ناتوانێت بە تەنیا بەرەنگاری ئاڵنگاریەکان ببێتەوە. بەشێک لەو ئاڵنگاریە نوێیانە پەیوەندیان هەن بە تەکنەلۆژیای نوێوە و ئەگەری مەترسیەکانی ئەو تەکنەلۆژیان نوێیە بە دوای خۆیدا دەهێنێ. هەر بۆیە وەک ئەمریکا داوای دەکا پێویست بە ڕێوشێنی نوێ هەیە بۆ بەرەنگاربوونەوەی خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ. دەبێت هاوبەشی نوێ پێک بهێنین، بەرەنگاری ئاڵنگاریە نوێەکان ببینەوە، هاتنە ئارای تەکنۆلۆژیای نوێ وەک زیرەکی دەستکرد کە لە یەک کاتدا هەردوو تایبەتمەندی هەیە، توانایەکی مەزن و مەترسێکی گەورەشە. پێویستە دڵنیابین لەوەی وەک ئامرازێک بۆ دەرفەتەکان بەکاربهێنرێن، نەک وەک چەچێک بۆ سەرکوتکردن. پێکەوە لەگەڵ ڕێبەرانی جیهاندا ئەمریکا کار دەکات بۆ تۆکمەکردنی ڕێوشوێنەکان و دڵنیابوون لەوەی هەموو تەکنۆلۆژیەکان بێوەین بەر لەوەی بگەنە دەستی خەڵک، بۆ دڵنیابوون لەوەی ئێمە ئەو تەکنۆلۆژیانە بەڕێوە دەبین، نەک بە پێچەوانە تەکنۆلۆژیا ئێمە بەڕێوە بەرێت. پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و وڵاتی چین لە زۆر سەروەختدا بە هەڵکشان و داکشاندا تێپەڕیون. لە ماوەی ڕابردوودا پشێوی و ئاڵۆزیەکانی نێوان واشنتن و بێژین لە ئاستێکی بەرزدا بوون. ئەمریکا بە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەڵێ
تەنانەت ئەگەر جیاوازی ڕوانینیشی هەبێ لەگەڵ چیندا بەڵام ناگاتە ئەوەی پێکەوە کار نەکەن. کاتێک دێنە سەرباسی وڵاتی چین دەمەوێت ڕوون و ئاشکرا بم کە هەوڵی بەڕێوەبردنێکی بەرپرسانەی پێشبەڕچی نێوان هەردوو وڵاتین تا نەڕوات بەرەو قەیران. ئێمە لەگەڵ ئەوەداین مەترسیەکان نەهێڵین نەک پەیوەندیەکان لەگەڵ چیندا هەڵبوەشێنینەوە. ئێمە بەرەنگاری تۆقاندن و شەڕانگێزیەکان دەبینەوە و داکۆچی دەکەین لە ڕێڕەوی ئازادانی هاتوچۆ و دەرفەتی یەکسانانەی ئابووری کە دا ساڵە یارمەتی دەرن بۆ ئاسایش و گەشەکردنیشی. ئێمە بۆ پێکەوە کارکردن لەگەڵ چیندا ئامادەین لەسەر ئەو دۆسیانەی بەرەو پێشچوون تیاندا لەسەر هەوڵی هاوبەشمان دەوەستێت. کۆنتڕۆلکردنی چەکە کۆمەڵکوژەکان تەوەرێکی تری داواکانی ئەمریکایە لە وڵاتانی جیهان تا ڕێز لە پەیمان نامە نێونەتەوەییەکان بگیرێ بۆ ڕێگەگرتن لەو جۆرە چەکانەی مەترسیەکی سەرەکین لە بەردەم ئاشتی و ئاسایش و سەقامگیری جیهاندا. ئێمە پێویستمان بەوە نییە لەسەر هەموو شتێک هاوڕابین تا دۆسەیەکی وەک کۆنتڕۆلکردنی چەک بەرەو پێش بچێت کە بنەمایەکی سەرەکیە بۆ ئاسایشی نێونەتەوەیی. پاش زیاتر لە 50 ساڵی بەرەو پێشچوون بەپێی پەیماننامەی بڵاو نەبوونەوەی چەک زۆر دەمێک کە ڕووسیا هەموو ڕێکەوتنەکانی کۆنتڕۆلکردنی چەکی لە توپەت کردووە لەوانە ڕێکەوتنی نێوستارتی هەڵپەسەر کشانەوە لە هێزە باوەکانی ئوروپاش لای من ئەوە کارێکی نابەرپرسانەیە و ئاسایشی جیهان دەخاتە مەترسیەوە. ئەمریکا بە خواستێکی باشەوە بەردەوام دەبێت لە هەوڵەکانیدا بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی چەکی کۆمەڵکوش. شەڕی ئۆکراین هاوشێوەی کۆبوونەوەی ساڵی پاری ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان باڵی کێشا بوو بەسەر وتاری ئەمریکادا تا هەوڵە دیپلۆماتیەکان جێگیر بکرێن و چارەسەریەکی سیاسیانە بۆ ئەم قەیرانە بدۆزرێتەوە کە لە زۆر ڕەهەندەوە کاریگەری خراپی کردووەتە سەر جیهان. بۆ دووهەم ساڵی لەسەر یەک ئەم کۆبوونەوەیە تەرخانە بۆ چارەسەری ئاشتیانەی قەیرانەکان بەڵام تارمایی شەڕ بەسەریەوەیەتی. شەڕی ناڕەوای رووسیا دژی ئۆکراینی دراوسەی وەک هەموو وڵاتێکی تر لە جیهاندا ئەمریکا دەخوازێت ئەم شەڕە کۆتایی پێبێت. هیچ وڵاتێک هێندەی ئۆکراین نایەوێت ئەم شەڕە کۆتایی پێبێت. ئێمە بە تەواوەتی پشتیوانی لە ئۆکراین دەکەین لەو هەوڵانەی دەیانداد بۆ چارەسەرکردنێکی دیپلۆماتیانە کە دادوەری و ئاشتی بەدووی خۆدا بێنێت. کێ ئەتوانێت کۆتایی بەم شەڕی ئۆکراین بێنێت؟ بەلای ئەمریکا وڵاتانی تری جیهانیشەوە ئاشکرایە کە هەر تەنها ڕووسیایی ڤلادیمیر پوتین دەتوانێت شەڕ ڕابگرێ، بەڵام واشنتن لەو بڕوایەدایە ناکرێ هیچ ڕێوشۆنێکی تایبەتی نەگیرێنە بەر دژی ئەوانەی شەڕیان سەپاند. تەنها رووسیا بەتەنێ دەسەڵاتی کۆتایی پێهێنانی دەستپەرجێی ئەم شەڕی هەیە. هەر رووسیا خۆی تەگەرەیە لە بەردەم ڕێی ئاشتیدا چونکە نرخی ئاشتی لای رووسیا خۆ بەدەستەوەدانی ئۆکراین و خاچی ئۆکراین و منداڵەکانی ئۆکراینە. رووسیا لەو بڕوایەدایە جیهان بێزار دەبێت و ڕێگەدەدات درڕندانە ڕەفتار لەگەڵ ئۆکرایندا بکات بەبێ هیچ سزایەک. ئەگەر ئێمە دەستبەرداری پرەنسیبە سەرەکیەکانی ئەمریکا ببین تا دەستدرێژی کە ڕازی بێت، ئایا هیچ وڵاتێکی ئەندام هەیە هەست بە پارێزراوی بکات؟ لە کۆبوونەوەی ئەم ساڵی 2023 ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا ژمارە دۆسیی ئاڵۆز هەبن کە باسوخواسێکی زۆریان لەسەر کراوە، تەنانەت لەو کۆبوونەوانەشدا کە لە پەراوێزی ئەو کۆنگرە ساڵانەیەدا دەکران، لەوانە شەڕی ئۆکراین، دۆسەی ئیسرائیلی فەلەستینیەکان، دۆسەی تایبەت بە ژینگە و کەم ئاوی تا دەگاتە ئەو دۆسیانەی پەیوەندیان هەن بە کێشەداراییەکان و قەرزە گەورەکانی لەسەر وڵاتانن. جا بە مانایەکی تر دەکرێت بگوترێ ئەو کۆبوونەوەیە لە کاتێکدا کراوە کە زۆرێک لە وڵاتانی جیهان ڕوبەڕووی سەختی قورس و ئاڵۆزیش بوونەتەوە. دکتۆر عەلی ڕزا نوریزادە پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. دکتۆر نوریزادە یەکێکە لە نووسەر و ڕۆژنامە نووسە ناودارەکانی ئێران و یەکێکیشە لە لێکۆڵەرە باڵەکانی نێوەندی توێژینەوەی عەرەب ئێران و چەندان توێژینەوەی تایبەتیشی هەیە لەسەر ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەو ناوچەیەی کە جێی بایەخێکی زۆری نێوەندە
جیهانیەکانە. دکتۆر عەلی سەرەتا سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا وەک گوێمان لێبوو سەرۆکی ئەمریکا لە وتارەکەی بۆ UN داوای کاری پێکەوەی دەکات لە وڵاتانی جیهان بۆ بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریە نوێیەکان. پێ دوایە وڵاتانی جیهان بەرسڤێکی ئەرێنیانیان هەبێ بۆ ئەو داوایی ئەمریکا؟ أولا تحياتي لك أستاذي العزيز. سەرەتا ڕێز و سلااوم بۆ تۆ بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەی دەنگی ئەمریکا لە کوردستانەکانی ئێران و عێراق و تووشیا و سووریا و کورد لە هەر شوێنێک بن. ئێمە ئێستا لە بەردەم سەرۆشێکی ئەمریکا داین کە ناشەڕی دەوێت و نەدەشێوێت هێش بکرێتە سەر وڵاتان. هەر لە سەرەتاوە سیاسەتەکانی ئەم سەرۆکەی ئەمریکا لەسەر بنەماکانی ئاشتەوایی بووە، بەڵام بەداخەوە هەندێک لە ڕژێمە سەرکوتکارەکان وەک ڕژێمەکانی ئێران و رووسیا و ڤەنزوێلا واتە و ڕژێمانی لەسەر بنشینەی شەڕانگێزی و چەک دامەزراون و لەسەر بنەمای سەرکوتکردنی خەڵک درێژیان بە تەمەنی خۆیان داوە. جا ئەو ڕژێمانە خۆشحاڵ نابن بە وتارەکەی سەرۆکی ئەمریکا. جابی هێنا بەرچاوی خۆت ڕژێمێک ژیانی لەسەر دروشمی مەرگ بۆ ئەمریکا بێت بە مەبەستی چاواشەکردنی ڕای گشتی و ڕای خەڵکی سادەی کۆمەڵگەکەی ئیدی چۆن تەبا دەبێت لەگەڵ ئەمریکادا. بەڵام لای خەڵکی بیریار و ڕۆشنبیر و دەستەبژێری ئەو کۆمەڵگایانە لای خەڵکی پیشەیی ئەو وتارەی سەرۆک بایدن کاردانەوەیکی زۆر ئەرێنیانەی هەبووە. سەرۆکی ئەمریکا لە سەکۆی نەتەوە یەکگرتوەکانەوە ڕوو لە وڵاتانی جیهان دەکات و داوا دەکات هاوپەیمان بن نەک دوژمن. لەو بڕوایەدا رووسیا ئەم ئامۆژگاری و ئاگدارکردنەوەیە بەڕژدی وەربگرێت. چوونە دەرەوەی رووسیا لە ئۆکراین جێبەجێکردنی خەونی سەرۆک بایدنە. دەستێوەرنەدانی ڕژێمی ئێران لە کاروباری وڵاتانی تێدا ڕاگررتنی پشتیوانی لە تیۆریزم جێبەجێکردنی خەونی سەرۆکی ئەمریکایە. دەسەڵگرتنی تالیبان لە ئازاردانی ژنان و دابینکردنی مافەکانیان ئەوە بە سەرکەوتن داهێنرێت بۆ سەرۆکی ئەمریکا. هیوادارم هەر ئاوهاش بکرێت و بەڕاستیش بۆ خۆم سەرسام بووم بە وتاری ئەمساڵی سەرۆک بایدن. ینی وەکو جەنابەت ئاماژە و پێکرد کۆمەڵێک وڵات هەن رووسایە بۆ نمونە کۆریای باکوورە ئەو وڵاتانەی کە هەر لە سەرەتاوە دژایەتیان بۆ ئەمریکا ڕاگەیاندوە دەشێت نەبنە هاوڕای ئەمریکا لەو وتارەدا لەو پێکەوە کارکردنەدا. بەڵام بۆ وڵاتی چین بەڕای تۆ چۆن دەبێت دوای وتارەکەی سەرۆکی ئەمریکا بەتایبەتی کە سەرۆکی ئەمریکا داوای کاری پێکەوەی لەگەڵ چیندا دەکاوە دەژڵێت تەنانەت ئەگەر جیاوازیشمان هەبێ شتێکی زۆر ئاساییە. إن الصين قد اتخذت وڵاتی چین زۆر دەمێکە لە سەرکردایەتیەکانیدا سیاسەتێکی کردەیی پراگماتی بەکاردەهێنرێت لە پێڵاو بەرژەوەندیەکانی ئاستی بژێری و ئابووری و ئەو بابەتاندا و دەشێت بگاتە ئاستی هێزی یەکەم لە جیهاندا. پێم وایە سەرکردایەتی چین سەرکەوتوو بووە لەو کارانەیدا بەبێ بەرزکردنەوەی دروشم و بەبێ هەوڵدان بۆ هەناردەکردنی یان شۆرشی کۆمۆنیزمی وەکەوەی لە ساڵانی 60ەکان و 70ەکانی سەدەی ڕابردوودا دەبیندا. جا لێرە لەو بڕوایەدا لە کۆتاییدا وڵاتی چین کۆمەڵی بەرژەوەندی هەن. بەرژەوەندی لە ناو ئەمریکاشدا هەیە، بە هەماشەوە ئەمریکاش بەرژەوەندی گەورەی هەیە ناو چیندا. ئەمریکا داڕمانی وڵاتی چینی ناوێت. دەیەوێت چین لە شوێن و پێگەی ئاسایی خۆیدا بێت وەک زلهێزێکی جیهانی و وەک وڵاتێکی پێشەنگیش لە جیهاندا. من دڵنیام و زۆریش دڵنیام لەوەی بەر لە کۆتایی ئەم تێرمەی سەرۆکایەتەکەی جۆ بایدن گۆڕانکاریی بنەڕەتی دەبین لە هەڵوێستەکانی چیندا. با نمونەیەکت بدەمێ. چین ڕێکەوتێکی 25 ساڵی مۆر کردووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا، بەڵام تا ئێستا تەنانەت $1 بەپێی ئەو ڕێکەوتنە خەرج نەکردو هیچ بەرژەوەندیەکیش ناو ئێراندا بەجێ نەگەیاندووە. ئەمەش ینی وڵاتی چین دەڕوانێتە بەرژەوەندیە باڵاکانی خۆی. بەرژەوەندەکانی چین لەگەڵ ئەمریکادا گرنگترە لە بەرژەوەندەکانی لەگەڵ هەر وڵاتێکی تردا. چین ڕۆڵێکی گەورەی بینی لە ڕێکەوتنەکەی ئێران و عەرەبستانی سعودیەدا. هەرچەندە من بۆ خۆم گەشتبین نیم بەو ڕێکەوتنە، بەڵام ئەو ڕێکەوتنە ڕژێمی ئێرانی ناچار کرد باشتر سەر و سەودا لەگەڵ شانشینی سعودیەدا بکات بە بەراورد لەگەڵ 7 ساڵ لەمەوە بەردا. سەرۆک بایدن لە وتارەکەیدا زۆر بەڕاشکاوی جەختی لە دۆسیەی ئۆکراین و شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرایندا کردەوە. چی دەگۆڕێ یا بە شێوەیەش کە با بپرسم ئەمریکا چی زیاتر دەتوانێت بکات بۆ ئۆکراین تا سەرکەوتن مسۆگەر بکات؟ گرنگترین شتێکی ئەمریکا و سەرکردایەتی ئەمریکا کردبێتی بریتیە لە بەهێزکردنی ئۆکراین تا ئەو ئەندازەی بتوانێت پێشەوەکانی رووسیا ڕاگرێت. با سەیرێکی ئۆکراین بکەین وێ ڕای زیان و ژمارەی زیانە گیانەکان و قوربانیەکانیشیان، بەڵام
توانی بەشێکی خاکە داگیرکراوەکەی بەدەست بێنێتەوە. بێگومان ئەمەش بابەتێکی گرنگە. ئەمریکا وڵاتانی ئەوروپاش ڕۆڵێکی گەورە و گرنگیان بینی و ئەمەشیان لە مێژوودا بۆ دەنووسرێت و هەروەهاش سوپاس و پێزانینی گەلی ئۆکراینیان پێدەبەخشێت لە بەرامبەر ئەو هەڵوێستانی ئەو وڵاتانە هەیان بووە. سەرۆک زلینسکی بۆ خۆم ڕێزێکی زۆری لێدەگرم و بەسەرکردەیەکی قارەمان و بوێر دایدەنێم، چونکە توانی وڵاتەکەی ڕزگار بکات لەوەی جارێکی تر بکرێتەوە بە هەرێمێکی رووسایی. هەروەها لەو بڕواژدام ئەمریکا هەرچێکی لە توانادا بێ دەیکات بۆ پشتیوانی ئۆکراین بە لە ڕووی لەشکری و دارایی و ئابووری و یارمەتی و کۆمەکەکانی تریشەوە تا ئۆکراین جارێکی تریش لەسەر پێی خۆی ڕابوەستێتەوە. دکتۆر عەلی، من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. تورکیا داوای سیستمێکی نوێی جیهانی دەکات لە کۆمەڵگەی نێونەتەوەیی، وەک دەڵێ دەشێ ئەو سیستمە نوێیە ڕەوایەکی زیاتری هەبێ لەو سیستمە جیهانی ئێستا هەیە، هەرچەندە باس لە وردەکاریەکانی سیستمە نوێیەکەی ناکات. داواکانمان بۆ پێکهێنانی سیستمێکی نێونەتەوەیی تا ناڕەوەیە جیهانیەکان ڕابماڵێت، چارەسەری نایەکسانی ئابووری بکات، ئاشتی و ئاسایش و سەقامگیری بەرهەم بهێنێت و کاریگەر بێت، فرەیی و لە ئامێزگرتنی مرۆڤایەتی لە بەرژەوەندی تەواوی مرۆڤایەتی و هەروادێ و دەنگدانەوەیەکی گەورەیش بەدەستدێنێت. لەگەڵ ئەو داوایشدا تورکیا داوای گۆڕانکاریەکی بنەڕەتی دەکات لە دامەزراوەکانی نەتەوە یەکگرتووەکاندا و دەشڵێ ناکرێت تەنها لە ڕوانگەی سیاسەتی پێنج ئەندامە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانەوە لە جیهانی ئەوڕۆ بڕوانرێت. ئێمە هاوڕین لەگەڵ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکاندا سەبارەت بەوەی ئەو دامەزراوانەی پاش دووهەم شەڕی جیهانی پێکێنراون ڕنگدانەوەی جیهانی ئەمڕۆ نین. ئەمە ڕنگدانەوەی خواستی ئەو داوایەشمانە کە جیهان گەورەترە لە پێنج وڵات. ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان چیدی چەترێکی ئاسایش نییە، بەڵکو بۆتە پێگەیەک بۆ ململانی پێنج وڵاتە زلهێزەکە. کۆبنەوەی ئەم ساڵی 2023 ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان هاوکات بوو لەگەڵ قەیرانی نوێی هەردوو وڵاتی ئازەربایجان و ئەرمینیادا. ئەم قەیرانەش دەرفەتێک بوو لای تورکیا تا نەڕەزایی بەرامبەر ئەرمینیا دەرببڕێت. کافکاسیادا بارشن دەرفەتێکی مێژوویی لە بەردەمماندایە بۆ ئاشتی و ئارامی و ئاسوودەیی و هاوکاریش لە باشووری قەوقازدا. جا بۆ بەکارهێنانی ئەم دەرفەتە ئێمە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ ئەرمینیادا بە گرنگ دەزانین. هەر لە سەرەتاوە پشتیوان بووین لە ڕێگەی دیپلۆماتی نێوان ئازەربەیجان و ئەرمینیا. بەداخەوە ئەوەی دەیبینین ئەوەیە ئەرمینیا ئەم دەرفەتە مێژوویە بەکار ناهێنێت. بەشێکی بەرچاوی وڵاتانی جیهان دانیان ناوە بەوەی تورکەکان لە سەروەختی ئیمپراتۆریەتی عوسمانلیدا ئەرمینیاییەکانیان ژێنۆساید کردووە. ئەمەش بە یەکێک لە ناکۆچیەکانی نێوان تورکیا و ئەرمینیادا دەنرێ. تورکیا داوا دەکات لەم قەیرانەدا لەگەڵ ئازەربایجانی دۆست و هاوپەیمانی تورکیادا وڵاتی ئەرمینیا وابەستەی پەیمانەکانی خۆی بێت. ئەرمێنیستانن وەها چاوەڕوانی دەکەین ئەرمینیا پەیمانەکانی خۆی بەجێ بگەێنێت، بە تایبەتیش بۆ کردنەوەی ڕێڕەوی زانگیزور وەک هەمووان پەسەندیان کردووە. کارەباخ ناوچەیەکی ئازەربایجانیە، هەر بۆیە ناکرێت هیچ شتێکی تری بەسەردا بسەپێندرێت و پێویستیشە ئامانجی سەرەکیمان پێکەوە ژیانی ئاشتیانەی هەمووان بێت بە ئەرمینیەکانیشەوە لەسەر خاکی ئازەربایجان. تورکیا کۆمەڵی کێشەیشی هەن لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپادا و داواشیان لێ دەکا تا دەست لەو سیاسەتانە هەڵگرن کە لە بەرامبەر تورکیادا پەیڕەوی دەکەن. ئەوەی لە یەکێتی ئەوروپا چاوەڕوان دەکەین بەرپرسیارەتیەکانی خۆی بەجێ بگەێنێت لە بەرامبەر تورکیا کە دەمێک ساڵە فەرامۆش کراون. بە تایبەتی ئەو بانێکە و دووهەوایی لە بەرامبەر تورکیا هەیەی پێویستە کۆتایی پێ بهێنرێت. دکتۆر عەلی، بەشی دووەمی بەرنامەکەمان لە قەیرانی ئازەربایجان و ئەرمینیاوە دەست پێ دەکەین. پێت وایە سیاسەتەکانی تورکیا لەم قەیرانەدا بتوانێت سیاسەتێکی دادوەرانە بێ و بکەوێتە نێوان ئەم دوو وڵاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان؟
لا أعتقد ذلك. نا لەو بڕواایەدا نیم هەروەک چۆن کۆماری ئیسلامی ئێرانیش لەگەڵ ئەوەشدا کە ئازەربایجان دوو هەموڵاتی شیعەیە پاش ئێران بەڵام تاران لەسەر بنچینەی بەرژەوەندەکانی خۆی لەم قەیراندا پشتیوانی لە ئەرمینیا دەکات هەر بۆیەشە نا کۆماری ئیسلامی و ناتووچیا ناتوان ببنە سەرچاوەیەک بۆ ئاشتی یان ببنە ناوبژیوان بۆ ئاشتی لە نێوان ئەو دوو وڵاتەدا لەو بڕواایەدام ئەردۆغان هەڵەیەکی استراتیژی کرد چونکە ئەردۆغان سەرماندی ئەو قسە و باسەی لەسەر ژینۆسایدی ئەرمینیەکان هەن ڕاست و دروستن ئێستا ئازەربایجان هێرشی کردوتە سەر ناوچەی ناگۆرنۆ کارەباخ زۆربەی دانیشتوانی ئەو ناوچەیەش ئەرمینیەکانن نەک تورکە ئازەریەکان لەگەڵ ئەوەشدا ئەردۆغان پشتیوانی لە هەڵوێستی ئازەربایجانەکان جا ئەگەر هاتبا و ئەردۆغان بێلایەنانە بواە ئەوە دەبواە بە شێوەیەکی باشتر سەر سەودای لەگەڵ هەڵوێستەکانیدا بکردایە واتە مافی ئەرمینیا بۆ ئەرمینیا و مافی ئازەربایجان بۆ ئازەربایجان لەو بڕواایەدا نیم ئەردۆغان ببێتە مژدەبەخشی ئاشتی نە لە ئازەربایجان نە لە ئەرمینیا نە لە سووریا و نە لە عێراقیشدا ینی بەڕای تۆ وەکو جەنابەت ئاماژەی پێدەکەی دەڵێ ئەرمینیاییەکان لە ناگۆرنۆ کارەباخ نیشتەجێ ئەو ناوچەیەن ئەوەندەی ئێمە ئەگاداریش بین کوردێکی زۆریش لەو ناوچەیەدا هەیە بوونی کورد لەوێ چ کاریگەریەکی دەبێت بەسەر سیاسەتەکانی ئەردۆغان لەو ناوچەیەدا پەیوەندی کورد و ئەرمینیەکان پەیوەندێکی زۆر تۆکمەیە لەسەر وەختی بارزانیەوە کاتچووە بۆ ئەرمینیا و بۆ گورجستانیش جا بەڵێ کورد وەک کەمایەتیەک بوونیان هەیە لەو ناوچانە لە ئەرمینیا کوردی زیاتری لێیە بە بەراورد لەگەڵ ئازەربایجان کورد لە ئاسیای ناوەڕاستیشدا هەن من کوردم بینیوە لە کازاخستان و تاجیکستان و تورکمانستان و ئۆزبەکستانیش جا دەمەوێت بڵێم بەڵێ کورد هەیە و بەرژەوەندەکانی کوردیش بە پێچەوانی بەرژەوەندەکانی تورکیان بەمانایەکی تر کورد دەیەوێت بە ئاشتیانە بژی لە چوارچەوەی سنووری خۆیدا بژی و تێکەڵاوێکی دۆستانی هەبێت لەگەڵ ئەرمەن و ئازەری و گورجستانیەکان و شەڕی ناوێت بەڵام بەداخەوە پشتیوانیکردنی ئازەربایجان لە وڵاتێکەوە یانی لە تووشیاوە و دابینکردنی نوێترین چەک بۆ ئازەربایجان ئەوە بێگومان دژ بە کورد و بەژەوەندەکانی کورد بەکاردەهێنێت بۆ خۆم لەگەڵ ژمارەیەک دۆستدا قسەم کردووە لەسەر ئەم قەیرانە و هەمووشیان زۆر نیگەران لە ئەنجامەکانی ئەم شاڵاوەی تورکیا دەیکات هەروەهاش لەو ئاراستەی تورکیا هەیەی بۆ پشتیوانی لە ئازەربایجان و دژایەتیکردنی ئەرمینیا وەکو گوێمان لێبوو ڕەجەب تەیب ئەردۆغان گلەیی لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان دەکات زۆرێکیش لە شیکەرەوە ئەو جۆرە گلەیە وهان لێکدایەوە کە ئەردۆغان بە شوێن ئەوەیە کە ببێتە زلهێزێکی گەورە ئەگەر لەسەر ئاستی جیهانیش نەبێ لەسەر ئاستی ناوچەکە پێت وایە ئەمەی بۆ بچێتە سەر تورکیا وڵاتێکی بەهێزە جا پێمان خۆش بێت یاخودنا دەوڵێکی بەهێزە بەڵام سیاسەتەکانی ئەردۆغان زیانی لێدا و بوونەتە مای تێکدانی ئابووری وڵاتەکە و دووچاکردنی بە کۆمەڵی نەخۆشی گەندەڵی لە پێش هەمووشیانەوە یان ئەوەی کە تووشیا هەوڵی دەدات تا بێتە جوانترین هاوینە هەوار لە ئەوروپا و لە ئاسیا و لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەڵام ئەوە تا ئێستا تەنها ڕووسیەکان و کەمێک لە هاوڵاتیان ڕۆژهڵاتی ناوەڕاست سەردانیەکەن هەرچی ئەوروپایەکان بە بەراورد لەگەڵ ساڵەکانی 2010 و 2015دا ئەوە زۆر کەمتر سەردانی تووشیاکەن جا ئەم بابەتانە تووشیا بەرەو لاوازبوو نەبات بەڵێ تووشیا وڵاتێکی بەهێزە دەتوانێت ڕۆڵێکی گەورەش بگێڕێت وەک زلهێزێک لە ناوچەکەدا پەیوەندێکی زۆری هەیە بە ئێران و عێراق و سووریا و یەکێتی ئەوروپاشەوە بەڵام ئەوە تا وەک بینیمان ڕخنە لە یەکێتی ئەوروپا دەگرێت لە کاتێکدا ئەوە 15 ساڵە خۆی دەگەڕێت بۆ شوێنێک تا لەو یەکێتێدا جێ بکێتەوە من لەو بڕواایەدام بەنەمانی ئەردۆغان هەرچەندە تەمەەن بەدەستی خوایە بەڵام ئەردۆغان زۆر نەخۆشە جا بە گۆڕانی سەرکردایەتی تووشیا ئەوە وەچەرخانیشی گەورەی تووشیا دەبینین و نزیک دەبێتەوە لەو ڕۆڵە گونجاوی شایستەیەتی لە ناوچەکەدا وەک وڵاتێکی گرنگ لە ڕوانگەی ئیسلامی و ناوچەکە و ئەوروپاییشەوە دکتۆر عەلی دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان دەچینە سەر دۆسەی کۆماری ئیسلامی ئێران جارێکی تریش کۆماری ئیسلامی ئێران جەخت دەکاتەوە لە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەییدا کە بەرنامە ناوچیەکەی ڕەوایی هەیە و دەشڵێت دڵنیایی دەدا بە جیهان کە ئەو بەرنامە ناوچەی بۆ مەبەستی ئاشتیان هەیە و هیچی تر. وەک دوو دەیە ڕابردوو کۆماری ئیسلامی ئیران بە هیچ شێوەیەک دەستبەرداری مافی خۆی نابێت تا بە شێوەیەکی ئاشتیانە سوود لە تەکنۆلۆژیای ناوکی ببینێت.
تەنها تاوانباری ناوکی وابەستەیەکانی خۆی بە پەیماننامەی بڵاو نەبوونەوەی چەکەوە بەجێ ناگەێنێت و خۆی لە چەکی ناوکی داناماڵێت. بەڵام سزای تاکڕەوانە و نایاسایی دەسەپێنێت و پێشلی پرینسیپی یاسا نێونەتەوەیەکان دەکات و هەروەهاش هەی پەیڕەوی UN و مافی وڵاتانیش پێشیل دەکات. لە ڕوانگەی ئێرانەوە زۆرێک لە وڵاتانی جیهان بە پێی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا ناڕۆن بەڕێوە. ئەمریکا لە ساڵی 2018دا لەو ڕێکەوتنە کشایەوە و داوای ڕێکەوتنێکی نوێ دەکات. دەبێت ئەمریکا بەڕۆنی و ئاشکرایی ڕاوی بکات و دەستنیشانی بکات کە خاستی هەیە بۆ گەیشتن بە بەرەنجامێکی گونجاو و دەرخستنی وابەستەیی و ڕاگەیاندنی ئەوەی ڕێکەوتنی ناوکی دەوێت یان نا. وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە بریاری ژمارە 2231 ئەنجومەنی ئاسایشی نوێنەتەوەیان فراموش کردووە و وابەستەش نین بە ڕێکەوتنی ناوکیەوە. هەر بۆیە لە کۆتاییدا دەدۆڕێن. دڵنیابن لەوەی چەکی ناوکی هیچ شوێنێکی نییە لە بواری بەرگری و لەشکری کۆماری ئیسلامی ئێراندا. لەگەڵ سەپاندنی شەڕی ئۆکراین و هاوکاتی پشێوی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و وڵاتی چین زۆرێک باز لە مەترسی دووبارە بوونەوەی شەڕی سارد دەکرا. ئێران ئاگاهی دەدات. لەگەڵ هەروادەی و چوونی وڵاتانی سربەخۆ بەرەو هاوکاری و نزیک بوونەوە هەندێک دەسەڵات و هێز هەند هەوڵ دەدەن قەیران بچێنن لە ناوچە جیاوازەکاندا. لە ڕێ سەپاندنی نەقڵێتی شەڕی ساردەوە هەوڵێکی زۆر دەدرێت دابەشکردن لە جیهاندا بێتە ئاراوە. ئەو هەوڵی پاشە کەشەکردنەش دەبێتە مەترسیەکی گەورە لە بەردەم ئاسایش و گەشەکردنی وڵاتاندا. کۆماری ئیسلامی ئێران دابەشبوونەوەی جیهان وا دەبینێ هەوڵێکە بۆ کەمکردنەوەی ئاستی کاریگەریەکانی وڵاتانی تر بە ئێرانیشەوە. هەر بۆیە بە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەڵێ ئەوەی ڕوودەدا شەڕانگێزیە. کۆماری ئیسلامی ئیران بە توندی جەخت دەکاتەوە لەوەی نابێت ڕێگە بدرێت دابەشبوونیەکی نوێی لە نێوان ڕۆژاوا و ڕۆژهەڵاتە دروست بکرێت. دروستکردنی ڕێرەوە بازرگانیەکان مەترسیدارە. دەزمکردنەوەی قەبارەی وڵاتان لە هەوپەیمانەوە بۆ وڵاتێکی پاشکۆ، خێنکاندنی گەشەی ئابووری وڵاتان خاوەن سەروەری، هەڵگیرسانی شەڕەکان بەلەبری لە سەرانسەری ئاسیا و ئەوروپادا هەمویان بەشێکن لە زنجیرەی شەڕانگیزی. کۆماری ئیسلامی ئێران لە وەتای ساڵی 1970 خۆی وەها نیشان دەدا کە ڕکابەرێکی سەرسەختی دەوڵەتی جووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بەردەوامیشە لە وتارە تون ئامێزەکانی بەرامبەر بە ئیسرائیل. بەردەوامی داگیرکردنی فەڵەستین و بەشێکی لوبناان و سووریا لەلایەن ڕژێمی زایونیزمەوە نکۆڵیکردنی مافەکان لە گەلی فەڵەستین بە تایبەتیش لەوەی دەوڵەتێکی فەڵەستینیدا بمەزرێت و بەیت المقەدەس پایتەختی بێت بووەتە هۆکاری زیاتربوونی تاوانەکانی ئەم ڕژیمە و فراوانبوونی پانتای شەڕانگیزی و مەترسیەکانی بۆ سەر وڵاتانی تری ناوچەکە. تەنها حکوومەتێکی لەسەر بنچینەی جیاوازیکردن و ئاپارتاید لە جیهاندا مابێتەوە و لەسەر بنچینەی شەڕ و داگیرکردن و تروریزم و پێشیلکاری مافی نەتەوەکان بژێ و بەردەوامیش لەسەر ئەو بابەتانە دەژێ ناتوانێت ببێتە هاوبەش لە ئاشتیدا. دکتۆر عەلی، لە قەیرانی ئیسرائیلی فەلەستینیەکان و هەڵوێستی ئێرانەوە دەست پێ دەکەین. ئەو پشتیوانی کە ئێران بۆ فەلەستینیەکانی دەردەبڕێ وەک خۆی دەڵێ، ئایا هەر بەڕاستی پشتیوانیکردنی فەلەستینە یاخۆ بە شێوەیە لە شێوەکان دژایەتیکردنێکی تەواوی دەوڵەتی جووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ ینی قسەیەک هەیە عەرەبەکان ئەیڵێن دەڵێ ئەمە بۆ خۆشەویستی عومەر نییە بەڵکو لە دژی عەلیە. کامیانە بەڕای تۆ؟ برای عزیزم، تۆ زۆر بەوردی ڕەوشەکەت باس کرد لە پرسیارەکەتدا. کۆماری ئیسلامی لە وەتای دامەزراوە دروستمی سڕینەوەی ئیسرائیل و مەرگ بۆ ئەمریکای بەرز کردوێتەوە. تەنانەت چەند ساڵی لەمەوبەر و لەسەر وەختی سەرۆکاتیەکەی ئەحمەدی نەژاددا جۆمان لەوە بوو کە کار لەسەر بودنیاندانی مزگەوت تێدەکەن لە کۆشتی سپیدا. بەر لە چەند هەفتەیەکیش لە دەستپێکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتینەوە یەکگرتوەکان یەکێک لە سەرکردەکانی پاسداران وتێتی توانیویانە موشێکی دروست بکەن بە ناوی حاجی سولەیمان.
لە پێناو وێرانکردنی ئیسرائیل. باوە بیرخۆمانی بهێنینەوە کە کۆماری ئیسلامی ئێران چی کردووە؟ ئایا کۆماری ئیسلامی پشتیوانی لە سەرکردایەتی ڕەوای فەلەستینیەکان کردووە کە بە سەرکردایەتی خوا لەخۆش بوو ئەبوو عەمار بوو، دواتریش ئەو سەرکردایەتیە لای ئەبوو مازن بوو. ئەبوو مازن کەسێکە ڕێز و خۆشەویستی بۆ ئێران هەیە، بەڵام تا ئێستا کۆماری ئیسلامی دانێکی ڕاستەقینەی نەناوە بە ئەبوو مازندا. ڕاستە باوەزێکی فەلەستینی هەبوو لە تاران، سەلاح ئەلزواوی، ئەوەی نزیکەی 2 ساڵ لەمەوبەر مرد و دواتر کچەکەی جێگرتەوە. بەڵام زواوی زیاتر ئێرانی بوو وەک لەوەی فەلەستینی بێت. هەروەها کچەکەشی وهایە. ئێران پشتیوانی لە حەماس کردووە و دەیکات کاتێک لە ڕێکخراوی ڕزگاریکردنی فەلەستین جیابەوە. پشتیوانی لە جیهادی ئیسلامی کردواتە یاخیبۆکان دژی دەسەڵاتی فەلەستینەکان. ئیسرائیلیش ئەوەی بەکارهێنا. باوە گریمانەیەک سەیری بکەین و ئەگەر سەرکردایەتیەکی یەکگرتووانە هەبوایە، ئەگەر کەتی غەزە لەژێر هەژمون و کۆنتڕۆلی دەسەڵاتی ڕەوای فەلەستینەکاندا بووایە بە سەرکردایەتی ئەبوو مازن، ئەوە کۆماری ئیسلامی ئێران هەر دژی پێکێنانی دەوڵەتێکی فەلەستینی دەبوو. چونکە لە فەرهەنگی کۆماری ئیسلامیدا دەبێت ئەزمموی ڕووداوەکانی خەیبەر دووبارە بێتەوە و بوونی جوو بە تەواوەتی بسڕێتەوە. جا نە ئەمە ڕوویدا و نەڕۆشەدا. نەتانیاهۆ لە نەتەوەیەکگرتوەکان وتی ئەگەر ئیسرائیل هەست بکات بەوەی ئێران نزیکە لە بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆمی ئەوە هەرگیز دوودڵ نابێت لە دەستپێکردنی هەڵمەتێکی دۆزەخ ئاسا دێش بە ئێران. جا منیش دڵنیام لەوەی ئیسرائیل ئەو کاراکە. لەسەر بەرنامە ناوچیەکە کۆماری ئیسلامی ئێران هەوڵێکی زۆرەدا نەکرد لە وتارەکەی ناونەتەوە یەکگرتوەکانە، بەڵکو جیالەوە ژەوڵێکی زۆرەیە کە متمانەیە دروستکات دڵنیا یەک بدا بە کۆمەڵگەی نێونەتەوەی ئەو بەرنامە ناوچەی بەرنمەیەکی ئاشتیانەیە. بەڕای تۆ سەرکەوتو دەبێت لەو هەوڵەدا یاخو کۆمەڵگەی نێونەتەوەی سوورە لەسەر هەڵوێستی خۆی بەرامبەر ئەو بەرنامە ناوچیە. سەرکردەی باڵای ڕژێمی ئێران واتە ئەو کەسەی دەسەڵاتی بەدەستەوەی و دەشزانین ئەو قسە دەکات و ئەوانی تریش جێبەجێەکەن. جا ئەو کابرای 25 ساڵە دەڵێت و تەنانەت چەند ساڵێک لەمەبەریش چەندبارەی کردەوە کە شتێک لەو ناوچێدا نامێنێت بە ناوی دەوڵەتی ئیسرائیلیەوە. ئەمە یەک پرسیارێک هەیە، ئایا ئێران هەر بەڕاستی دەتوانێت ئیسرائیل لە ناوبەرێت یان ئیسرائیل بسرێتەوە؟ ئەوە بێگومان نا. جا سەبارەت بە بەرنامەی ناوچی ئێران سەرۆکایەتی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی لە سەروەختی دکتۆر بەرادعیەوە و پێش ئەویش و تا ئێستاش کە سەروەختی ڕەفائیل گرۆسیە هەر هەمویان هاوسۆزیان هەبووە بۆ ئێران و ئامانجەکانیشیان دووخستنەوەی ئەگەری شەڕ بووە. بەڵام مەخابن ڕژێمی ئێران بە پێشێلکردنی ڕێکەوتنەکان و با پیتاندنی یۆرانیۆم تا ئاستی لە سەدا 60 هەموو ئەگەرەکان بە کراوەی دەهێڵێتەوە. لە کاتێکدا ئێران ئەگەر ئەو بەرنمەی ئاشتیانەیە ئەوە تەنها پێویستی بە پیتاندنێکە بە ڕژەی لە سەدا 3.5 یان لە سەدا 4، بەڵام کە دەگاتە لە سەدا 60 ئەوە یانی خواستێک هەیە بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی. من دڵنیام ئەگەر ڕەشەکە وەک ئەوەی هەیە بەردەوام بێت ئەوە پاش چەند مانگێک ئێران هەرچەندە ناشخوازم دەبێتە هێزێکی ئەتۆمی لە ناوچەکەدا و دوای ئەوەش ئەوە وڵاتانی ناوچەکە دەبێت پەنا ببەنە بەرخودا. هیواداریشم من هەڵەبم. دکتۆر عەلی دەگەڕێمەوە بۆلات و دەچینە دوا بەشی بەرنمەکەمان سەبارەت بە عێراق. عێراق لەگەڵ هەموو قەیرانە ناوخۆیی و دەرەوەیەکانیشیدا بە کۆمەڵگەی نێونەتەوەی ڕادەگەیەنێ وڵاتەکە کەوتووەتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی و ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەهێزبوونیش دەڕوات. خواست لەسەر ڕێکەوتن و لێک تێگەشتن لە عێراقی نوێدا سەرکەوتوانە ڕۆژە قورسەکانی تێپەڕاندووە و ئەم حکوومەتەی ئێستا لەسەری پێکەندراوە کە هاوبەندیەکی سیاسی بەرفراوانی لە پشتە و هەموو پێکاتەکانی عێراق بەشدارن تیایدا. ئەم حکوومەتە بەرنمەیەکی چاکسازیانەی بەرفراوانی لە ئەستۆ گرتووە بۆ ڕاستکردنەوەی ئاراستەکان و جێڕانەوەی متمانە بە سیستەمی سیاسی و دابینکردنی ژیانێکی شکۆمەندانە بۆ هاوڵاتیان و مسۆگەرکردنی ئایندە و هەروەهاش بنیاتنانی عێراقەکی بەهێز و بەتوانە. گەندەڵی یەکێکە لە مەترسیە گەورەکانی ناو وڵاتی عێراق و زۆرێکیش لە پسپۆڕان ڕایان وایە گەندەڵی ڕۆچۆتە هەموو جووبگەکانی دەسەڵات و فەرمانڕەوایەتیشەوە لەو وڵاتەدا. کاربەدەستانی عێراقی داوای یارمەتی و کۆمەک دەکەن لە وڵاتانی جیهان.
زۆرێک لە دامەزراوە نێونەتەوەیەکان راپۆرتیان داوە لەسەر بڵاوبوونەوەی گەندەڵی لە عێراقدا کە بە پەتای گەندەڵی ناودێری دەکەن. بەرانگاربوونەوەی گەندەڵیشمان کردوتە ئەرچی هەرە سەرەکی و کەوتونێتە دوای ئەوانەی داواکراون جا لە هەر شوێنێک بن و لە هەرچ پۆستێکیشدا بین دەیاندەینە دەست دەسەڵاتی دادوەری لە عێراقدا. داوا لە وڵاتانی دراوسێ و هەوبەشمان دەکەین تا دەستی یارمەتیمان بۆ درێژ بکەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و کار ئاسانیمان بۆ بکەن و هاوکاری یەکتر بکەین بۆ جێڕانەوەی پارە دزراوەکانی عێراق. ئێمە بڕوامان بە پەیوەندی نێوان گەندەڵی و تیرۆر هەیە و هەرێکیان پاڵپشتی لەوەی تریان دەکات. لەم چەند ساڵی ڕابردوودا بەردەوام سەروەری خاکی عێراق پێشێل کراوە و هەڵوێستەکانی حکوومەتەکانی عێراقیش وەک چاودێر دەڵێن زیاد لە پێویست شەرمنانە بوون. بەڵام ئێستا عێراق دەڵێ بەپێی یاساکان مافی مەرەگاربوونەوەی ئەو پێشێلکاریانەی هەیە. کۆماری عێراق جەخت دەکاتەوە لە وەبەستەیی خۆی بە پرینسیپەکانی یاسای نێونەتەوەیی و ڕێزگرتن لە هەموو بڕیارە نێونەتەوەیەکان. جەختیش دەکەینەوە لە سووربوونیشمان بۆ هەبوونی باشترین پەیوەندی لەگەڵ هەموواندا بە تایبەتیش وڵاتانی دراوسێ. دەستێوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکەمان ڕەت دەکەینەوە جا بە هەر بیانۆیەک بێت. لە هەمان کاتیدا وەک لە دەستوری عێراقدا هاتووە نابێت عێراق بەکار بهێنرێت بۆ دەستدرێژکردنە سەر وڵاتانی تر. داوا لە هەموو لاک دەکەین ڕێز لە سەروەری و پارێزراوی خاچی عێراق بگرن. مافی خۆشمان دەپارێزین بۆ گرتنەبەری هەموو ڕێوشوێنێکی گونجاو بەو شێوەیەی لە ڕێککەوتن و پەیماننامە نێونەتەوەیەکاندا بڕیاری لێدراوە بۆ بەرەنگاربوونەوەی هەرچی پێشێلکاریەکی وڵاتەکەمان ڕوبەڕووی دەبێتەوە. دکتۆر عەلی، یەکەم پرسیارم سەبارەت بە عێراقەوەیە، ئایا حکوومەتی عێراق دەتوانێت سەروەریەکانی وڵاتەکە بپارێزێ لە بەردەم تورکیا و لە بەردەم کۆماری ئیسلامی ئێرانیشدا؟ بەبێ هیچ گومانێک هێزە سەربازەکانی عێراق ئەگەر ئامانجیان پاراستنی عێراق و سەروەریەکانی وڵاتەکەیان بێت، ئەوە دەتوانن بەرەنگاری پلانگێڕەکانی کۆماری ئیسلامی ببنەوە. ئەوە وەک بارێکی باو بەشێکیشە لە فەرهەنگی ئێرانەکان. لە سەروەختی چلەی ئیمامدا سەردانی عێراق و مەزارە پیرۆزەکان بکەن، ئایا 3 بۆ 4 ملیۆن کەس کە سەردانی عێراق دەکەن لەو مەراسیمەدا گوایە کێشە و گرفت دروست دەبێت؟ ئەوە پەیامێکی ڕژێمی ئێرانە بۆ حکوومەتەکانی عێراق و بۆ گەلی عێراقیش کە باڵادەستە بە سەرڕەوشەکەەوە. ئێران هەڕەشە لە کورد دەکات، مۆڵەت دادەنێت بۆ دەرکردنی هێزە کوردیە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران. جا حکوومەتی هەرێمی کوردستان کە بازانی سەرۆکاتی دەکات چۆن دەتوانێت ئەو کوردانەی ئێران دەربکات؟ ئەوان یەک نەتەوەن و چۆن شتی وەها دەکرێت؟ عەبدوڵای موحتەدی پیا و کەسێکی سیڤیلە وەک موستەفای هیجی سەرکردەی حزبی دیموکراتی کوردستانی ئێران. ئەوان هەر هەمان لەگەڵ خانەوادەکانیاندا لە عێراق دەژین. بەهۆی ئەو ڕەوشەوە کە هەیە، بەهۆی لەسەردارەدان و بەهۆی کوژرانەکان و بەهۆی ژینای ئازیزەوە هەمویان ڕویان لە هەرێمی کوردستان کردو و چەکیان پێ نییە دژ بە کۆماری ئیسلامی ئێران، بەڵکو خەباتێکی سیڤیلی دەکەن. ئازیزم، خەباتێکی سیڤیلی دەکەن. وەزیری دەروی عێراق کە کوردیەکە نەچۆتە ئێران تا بڵێت عێراق بە مەرجەکانتان قایلە. ئەوەی ئێران دەیکات شەرمە، هەر بەڕاستی شەرمە. عێراق وڵاتێکی سەربەخۆیە، عێراق پارێزەری ئێران نییە. بەڵام بەداخەوە ئاخوونەکانی ئێران کاربەدەستانی ئاسایش یان بابیرم نەچێت تەنانەت باڵێزی ئێران بۆ عێراق کەسێکە لە هێزی قودس و بەشداری هەیە لە کوشتنی گەلی سووریا و ئێران و ئەوانی تێژدا. بڕوام وهایە کە گەلی عێراق قسەی خۆی کردووە لەو خۆپیشاندانانەی بینیمانن لە شەقامەکانی بەستە و کازمیە و شوێنەکانی تیژ وەک نەجەف. باشە، ئەوە سەبارەت بە ئێران، ئەی تورکیا؟ سەبارەت بە تورکیا هێشتاش پەیوەندێکی تا ئەندازەیەک بەهێز هەیە لە نێوان کورد و تورکیادا، بەتابەتیش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیا تا ئەو جێی هەوڵی پاراستنی بەرژەوەندی هاوبەشەکانیان دەدەن تا ئەو شوێنەی تورکیا وەک ئەم هەڵوێستانی ئێستای بمێنێتەوە. ئەوە پێم وانییە ڕوبەڕووبوونەوەیەک ڕووبدات. لەلایەکی تریشەوە پەیوەندی ئابوووریەکانی تورکیا لەگەڵ عێراقدا پەیوەندێکی تۆقمەیە. ئەوە تا دانیشتوانی شیعی بەسرا لەبری ئەوەی کاڵای ئێرانی بکرن کاڵای تورکیایی دەکرن، لەگەڵ ئەوەشدا کە نرخەکەی گرانتریشە. ئەمەش باشترین بەڵگەیە کە تورکیا سەرکەوتوو بووە لە ڕەخساندنی بازاری عێراق. بێ لەوانەش پەیوەندەکانی ئانکارە لەگەڵ بەشێکی سەرکردە عێراقیەکاندا پەیوەندێکی خراپ نییە، لە کاتێکدا پەیوەندەکانی کۆماری ئیسلامی تەنها لەگەڵ کەسەکانی خۆیدایە لە ناو پارتی داعوە و لایەنە هاوشێوەکانی داعوە لە عێراقدا.
بەداخەوە کاتی بەرنمەکەم کۆتایی هات دکتۆر عەلی سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ئستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان.